هەمیشە لە ساڵەکانی ڕابردوودا پەرلەمانتاران و نوێنەرانی کۆمەڵی دادگەری ڕۆڵی بەرچاویان بینیوە لە هەر لەبوون بە پارێزگابوونی هەڵەبجە و تەواوبوونی ڕێکارە یاساییەکان. تەنانەت ماوەی 2 ساڵیشە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ لە بەغداد چەندین نووسراوی فەرمیە ڕاستیان انجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانان کردووە داوای لێکردوون ڕێکارەکانی ناساندنی هەڵەبجە بە 19مین پارێزگای عێراق کۆتایی پێبێنن. ئێمە جەختمان لەوە کردوێتەوە هەڵەبجە لەبەر قوربانیەکەی لەبەر کەمترین وەفا بووە قوربانیەکانی ئێمە دەمانەوێت بیکەین بە پارێزگا لە کاتێکا لە هەرێم پارێزگایە و پێداویستی بە پارێزگابوونی لە دوای ئەوەی کە لە عێراق ببێ بە پارێزگا دەچێتە ئاستی عێراق گەرنا لە ئاستی هەرێم ئێستا هەنگاوی ناوە هەرچەندە وەک پێویست نییە. ئەمەی تر دەمێنێتەوە بۆ ئەوەی کە بزانین لە ماوەکەوەی کەمەی کە ماومانە لە پەرلەمانی عێراق ئەتوانین ئەو کۆدەنگێ دروستکەین بخرێتە دەنگدان بۆ ئەوەی کە پڕۆژەکە ببێ بە یاسا ئەمەیان دەمێنێتەوە. لە هەرێمی کوردستان نوێنەری کۆمەڵ لە هەر دامون دەستگا و فەرمانگەیەک بوو بێت هەر کارێک بۆ پێشکەوتنی هەڵەبجە و ناساندنی بە پارێزگا بەتایبەت لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشووتردا بێت و دڵی دەنگیان بڵند بووە و دان کار و پرۆژیان بۆ ئاوادانکردنەوە و پێشکەوتنی زیاتری پارێزگاکە پێشکەش کردووە. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی 5ەمین پەرلەمانی کوردستان هەموو ساڵێک بەر لە یادی میابارانی هەڵەبجە ئێمە یاداشتمان پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرد و پێشنیارمان دەکرد هەم پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە هەم دانیشتێکی پەرلەمان لە هەڵەبجە ئەنجام بدرێ و خەڵک لەوێ ئامادە بێ بۆی هەست بە موعاناتی خەڵک بکەین تایبەت بە پرسی هەڵەبجە ئێمە دانیشتنێک بکەین و دانیشتنەکەش لە هەڵەبجە بێ. چەند ساڵ داوامان کرد بەڵام بەداخەوە دەستی سەرۆکایەتی ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدا. پرۆژە یاسایی ئیداری پارێزگای هەڵەبجە لە هەرێمی کوردستان عێراق هەڵەبجە لە هەرێمی کوردستان بە 4ەم پارێزگا ناسێنراوە وێڕای جێبەجێنەکردنی سەدان بەڵێنی بێکردار بۆ پارێزگاکە لەلایەن حکوومەتەوە لە ئێستادا و پاش تێپەڕبوونی 37 ساڵێکی مای بارانکردنی شارەکە پێویستی بە سەدان پرۆژەی ئاوادانکردنەوە و بوارە جیاوازەکانی دیکە هەیە و لاست ئەو قوربانیە گەورەی پێشکەشی کردووە وەک پێویست حکوومەت و وەردوو دەسەڵاتی هەرێم و عێراق ئاوەڕیان لێ نەداوەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.